بۆچی پێویستە ڕاهێنان بە مێشکم بکەم؟ لە دوای تەواوبوونی خوێندن بە دڵنیاییەوە ماڵەوەی لە سەعیکردن و ئەرکی ماڵەوە کردووە، بەڵام ئێمە هیوادارین ئەمەد نەکردبێتە بیانوێک بۆ ئەوەی ڕاهێنان بە مێشکت نەکەی. هەمیشە لە هەموو شوێنێک باز لە گرنگی و سوودی ڕاهێنانە جەستەییەکان دەکرێت، بەڵام ڕاهێنانەکانی مێشک تا ڕادەیەکی زۆر پشتگوێ خراوە. با بیر بکەینەوە، هەموو ئەو کارانەی ئەنجامیان دەدەیت و پەیوەندیان بە مێشکەوە هەیە. وەک هەموو بەشێکی لەشیش، مێشک پێویستی با گرنگی پێدانە. ڕاهێنانکردن بە مێشک بۆ بەهێزکردنی یادگە و سەرنج و تەرکیز و کارکردنی ڕۆژانەیان یەکێکە لە پێویستیە هەرە بەبایەخەکە. چەندین هۆکار هەن بۆ ئەوەی بەردەوام بیت لە ڕاهێنانکردن بە مێشکت. ئەمانە گرنگترینیانە. یەکەم، یادەوەریت باشتر دەکات. فێربوونی شتی نوێ وا لە مێشک دەکات کە زیاتر کار بکات و یادگەت باشتر ببێت. دووەم، کاریگەری لەسەر بینین هەیە. ڕاهێنانی مێشک بە تایبەت ئەوانی پەیوەندیان بە خێرایی بینینەوە هەیە کار لە بینایی چاوت دەکات. ئەم ڕاهێنانانە کار لەسەر ڕاهێنانی ماسوولکەکانی چاو و ناوچە جیاوازەکانی مێشک دەکەن. بێجگە لەوەش مەودای بینین فراوان دەکەن و مێشکیش بەتوانەتر دەکەن. سێهەم، بیستن باشتر دەکەن. پەیوەندی نێوان بیستن و مێشک پەیوەندێکی ئاڵۆزە. نەک هەر کێشەی مێشک دەتوانێت ببێتە هۆی لە دەستدانی بیستن، بەڵکو لە دەستدانی بیستنیش دەبێتە هۆی کێشە لە مێشکدا. جگە لەوەش لەبەرەوەی مێشک ڕۆڵێکی هێندە گەورە دەگێڕێت لە پرۆسەی بیستندا، دەتوانین کەڵک لە ڕاهێنانەکانی مێشک وەربگرین بۆ بەهێزکردنی بیستن و ڕێگریکردن لە دەستدانی. چوارهەم، بیرکردنەوە و توانای بڕیاردان خێراتر دەکات. ڕاهێنانکردن بە مێشکت ڕێرە و خۆی دەرونی نوێ دروست دەکات کە ڕێگەی پێدەدات خێراتر چاودێری بکات و بڕیار بدات. هەر وەک چۆن بەکارهێنانی ماسوولکەکانت بەهێزتریان دەکات، ڕاهێنانی مێشک خێرایی بیرکردنەوە و بڕیاردانت باشتر دەکات. پێنجەم، بیرکردنەوەی داهێنەرانە پەرە پێدەدات. بۆ چارەسەرکردنی کێشەیەک پێویستە ژیریمان واتە عەقڵمان لە دەروەی سندووقەکە بیر بکاتەوە. دەبێت زانیاریەکان شی بکاتەوە و ڕێکیان بخاتەوە. نوێگەری و داهێنان بریتە لە توانای بیرکردنەوە بە شێوەیەکی نوێ و خێراتر. ڕاهێنانی مێشک یارمەتی مێشک دەدات بیرکردنەوەی داهێنەرانە بە ئاسانی و خێراتر بهێنێتە ئاراوە. شەشەم، سەرنج و تەرکیز و کاردانەوەت خێرا دەکات. ڕاهێنانەکانی مێشک توانای وریاییت بەرز دەکەنەوە، زیاتر چاودێر و ئاگاداری دەوروبەرت دەبیت. لەگەڵ ڕاهێنانی سەرنج و تەرکیز مێشکت خویەک دروست دەکات کە هەمیشە لە چاودێریکردن و سەرنجدا بێت. حەوتەم، توانای لەبەرکردن باشتر دەکات. تواناکانی مێشکمان کارامەین نەوەک بەهرە، واتە شتێک نین کە نەتوانرێت گۆڕانکاریان تێدا بکرێت، بەڵکو بە ڕاهێنانکردن باشتر دەبن. ڕاهێنانەکانی مێشک یارمەتی دەرن بۆ ئەوەی زانیاری وەربگرین و لە بیرمان نەچێتەوە.